سڵاوتان لەبێ بینەرانی پایتەخت میدیا لە گوندی شەناخەم دەمێ باسیەوە بکەم ئەو مۆڵەتی کە جوتیاران بە حکوومەتی عێراقیاندا بوو کە لە ماوەی هەفتەیەکە کێشەکانیان چارەسەر بکرێت و بگەڕێنە سەر زەویەکانیان کار بکەن. مۆڵەتەکە ئەمڕۆ کۆتایی هاتوو تاوەکو ئێستا کێشەکە بە هەڵواسرای ماوەتەوە کێشەکە چارەسەر نەکراوە. من بۆ وردەکاری زیاتر دەمەوێت بچمە لای جوتیارێک لێرم لەگەن کاک ساڵ لێرێت سلااو لە بڕێستان بە قوربان باسکە ئەمڕۆ مۆڵەتی کە دابتان بە حکوومەتی عێراق و لایەنە پەیوەندیدارەکان کە قەرار بوو لەسەر زەویەکانتان کار بکەن. ئەمڕۆ مۆڵەتە کۆتایی پێ هات بۆم باس بکەن لەسەر زەویەکانتان کارەکەن. بەێ ئێمە قابلە دەست لە زەوی وزاری ملکی باو بە پیرانمە نەگرین ئێمە بە هیچ شێوەیەک دەست لێ هەر ناگرین بەڕاستی بەڵام ئێمە کەتینێ مووقیفێکی محرج بەڕاستی لەو کاتەیدا ڕاستە ئێمە مۆڵەتی سێشەمەمان بە هەموو لایەنێک گەیاندووە بە بەرپرسانی کورد و بە جێیش عێراقی بە هەموو لایەک ئێمە دەست لە زەویەکانمان هەر ناگرین بەڵام دوێنێ و پێرێ بەڕاستی بەڕێز پارێزگاری کەرکوو کاک خالی شوانی هەموو کاکەکانی کە بەڕێزەکان ئێمە قەولیان پێدان کە هەموو شتێک تەواو بۆ و لە پێش بەڕێز محەممەد شێخ سوودانیە سەرۆک وەزیرانی عێراق کە کۆتایی بە هەموو شتێ هاتووە بەڕاستی ئێمەش بۆیە ئێستا دەتوانین کاتی بۆستین کاتی بڕیار نەدەین جارێککە کۆبوونەوە و دەست بە کارەکانی خۆمان نەکەین ئەمڕۆ بەیانی وا دۆسین ئێستا لەسەر ئەم بڕیارە دوای ئێمە بڕیارێکی یەکلایەنەی خۆمان دەدەینەوە. لێر بڕیار بوو لیشتەیەک لە بەغداوە بێت تاوەکو لە ماوەی 2 مانگا کێشەکانتان بۆ چارەسەر بکە کاری ئەو لیژنەیە بەکوێ گەیشت؟ کاری ئەو لیژنەیە ئەوە بۆ کێشەی من نایە بۆ ئەو بڕیارانەی کە مەسقیادەی سەوڕە و شەو نشیمالکە سوپاس بۆ خوای گەورە هەموو پەرلەمانانی کورد بە یەکدەنگ کۆتاییان بە وەزای هێنا کە چەندی ساڵە ئێمە دەیناڵێنی لە دەستی بەڵام ئەو لیژنەی کە بەپەلە هاتبوو ئەو حادسەی کە لە بەرچاوی خۆتان ڕوویدا لێرکوانە لیژنەیەشکە بۆ تەشکیل کرا بۆ ئێمە لەسەر ئەوە ڕادەوەستین ئەوەیە چارەسەری بەپەلەی ئێمە ئەو ئەردانی کە کێشەیە بوەستی وەختیان ئەوی کە کاری پشەی خۆی بکات دەرێەوە تاوکو کەی لە چاوەڕوانی دەبێنەوە و تاوکوێگە لەسەر زەویەکانتان کار نەکەن تووشی زیان دەبن. ئێمە ئێستا تووشی زەرەر و زیانێکی زۆر بووینە ئێمە ئەوە نییە ئەمە بۆستین زەرەرە بینیانە ئێمە مۆسیمێکی کاملمان لە دەست ڕۆیشت بەڵام ئێمە دەمانەوێت بڕاستی ئەو بربەستە بشتنین لە پێش جێش عێراقی کە سەدێکە لە پێشمان بە هیچ شێوەیەک لێ ناگرە بچینە سەر ئەرزەکانی خۆمان بڕاستی دەتوانین هەر بەیانی دوو بەیانی زیاتر ڕانەوەستینیمە بەتاکید قەولی باشمان پێدراوە ئەو بڕیارەش محەممەد شێخ سوودانی تەوقیعی کردووە ئەو کێشەی کە باسن بۆ باسکردنەوە ئەردانی کێشەیە بۆ سێوی کە کاری خۆی بکە. زۆر سپاس بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوە گوێبیستی بوون پەیامی جوتیارێکی گوندی گابەڵەکە بوو لە گوندی شەناخە ڕێگەیان تاوەکو ئێستا هێزە عێراقیەکان ڕێگریمان لێ دەکەنەوەی کە لەسەر زەویەکانمان کار بکەن ئەگەر کامێرەمانەکەم هاوکار بێت ئەوە ئۆتۆمبیلێکی سەربازی سوپای عێراقا بە بەردەوام چاودێری ئەم سنوورە دەکات کێشەکان بەردەوامی هەیە ئەوان داواکارن لالایانی پەیوەندیدار و بەرپرسانی کورد بە تایبەت لە بەغدا کێشەکانیان چارەسەر بکەن و بتوانن جارێکی تر لەسەر زەویەکانیان کار بکەن. ئەمەش ئەگەر دیمەنەکان بگواستنەوە کامێرەمانەکەم هاوکار بێ ئەوە ئۆتۆمبیلێکی سەربازی و بەردەوام لە نێو گوندەکە دەسوورێتەوە چاودێری دۆخەکە دەکات سەرڕای ئەوەی کە لە سەرجەم گوندەکانی سەرگەڕان هێزە عێراقیەکان لەسەر زەوی جوتیاران بڵاویان پێکرا و ڕێگە نادەن لەسەر زەویەکانیان کار بکەن. جێگەی باسە بڕیار بوو لە بەغداوە بە بڕیارێکی سەرۆکوەزیرانی عێراق نووساوێک ئاراستەی کەرکووک بکرێت تاوەکو کێشەی جوتیاران چارەسەر بکرێت بەڵام تاوەکو ئێستا ئەو نووساوە نەگەیشتە دەستی لایانی پەیوەندیدار لە کەرکووک و هێزە عێراقیەکان بە تایبەتی بۆیە تاوەکو ئێستا کێشەکە بە هەڵواسایی ماوەتەوە و ئەمڕۆ هیچ گرتبوونەوەیەک لە گوندی شەناخە ڕووی نەداوە و دۆخەکە تاوەکو ئێستا وەکو خۆی ماوەتەوە ئەوە دوایین زانیاری بوو لەسەر گوندی شەناخە و گوندەکانی دەوروبەری.